یەک لەو قوتابخانانەی کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردیەوە قوتابخانەی ئەحمەد ڕێکانی بوو. من دەمەوێت باس لە ڕۆڵی سەرمایەداران لە پێشخستنی کەرتەگشتیەکان بکەین لە هەرێمی کوردستان. بەڕێز ئەحمەد ڕێکانی سەرۆکی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک ئەحمەد زۆر بەخێر بن. ئەمڕۆ قوتابخانەیە کە کرایەوە پێم وایە بێ لە سەرەرکی جەنابتان دروست کرابوو. تا چەند هەست بەو بەرپرسیارەتیاکەن کە وەکو سەرمایەداران لە هەرێمی کوردستان ئەمە ئەرکێک بێ لە سەرشانی ئێوە کە پێی هەستن؟ طبعا لە کوردستان وەبەرهێنانی کوردستان بەگشتی ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە کاری خوێخوازی. بەڕاستی لە هەموو بوارەکان بە تایبەتی لە بواری خوێندن و لە بواری تەندروستی و لە بوارەکانی تر لای خەڵکی ئێمە لای وەبەرهێنەری ئێمە لە زووە تەنها بیر لەوە دەکراوە کە دروستکردنی مزگەفتێک کە ئەمە کاری خوێرخوازیە. بەڵام بە خۆشحاڵی و ئەمڕۆ ڕۆشنبیری خەڵکی ئێمە و سوپاسی مامۆستاکانی ئاینی دەکەن کە ڕۆلی لە بواری دروستکردنی قوتابخانەیەک یان بنکەیەکی تەندروستی کەمتر نییە لە دروستکردنی مزگەفتێک. ئەمڕۆ وەبەرهێنانی کوردستان بەگشتی ڕۆڵێکی بەرچاویان هەیە و لە ماوەی ڕابردوو کە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕێز و پێزانینیان تەقدیم کرا زیاتر لە 100 وەبەرهێنەر لە سەرتاسەری کوردستان بەشدار بوون لە دروستکردنی ئەم پرۆژانە. کە زیاتر پرۆژەکان چین؟ پرۆژەکان بەگشتی پرۆژەی قوتابخانە بوون و بنکەی تەندروستی بوون و بنکەی پۆلیس بوون، ڕێگاوبان بوون، پرۆژەی ئاو بوون، پرۆژەی جۆرە و جۆر بوون. بەڕاستی ئەمە ئەمڕۆ بوویتە یعنی وەکو بڵێ دیاردەیەک کە وەبەرهێنەرەکانی ئێمە ئەوانەی کە ئیمکانیەتان هەیە ڕۆڵێکی بەرچاویان هەیە و ڕۆژانە پرۆژەی نوێ دەکەن و شان بەشانی حکوومەتی هەرێم بەشداریان لە ئاوادانی کوردستان کردووە. ژمارە و پرۆژانەتان لایە کە پێم بڵێ بۆ نمونە ساڵی ڕابردوو وەبەرهێنەران چەند پرۆژیان کردووە لە هەرێمی کوردستان؟ ئەوانەی لە ماوەی ڕابردوو کە ڕێزلێرانیان بۆ کرا نزیکەی 100 پرۆژە بوو کە لە ماوەی کابینەی نوێم لەو 2-3 ساڵە کرابوو. چونکە دەزانی پرۆژەیەک کە ئەنجام بدرێتن 2-3 ساڵی دەوێت بوو تاواکردنی. ئیتر نزیکەی 100 پرۆژەی جۆرە و جۆر لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هەولێر و دهۆک و سلێمانی و گەرمیان ئەو پرۆژانە ئەنجام دراون. بەڵێ باشە کاک ئەحمەد ماشەڵڵا خەڵکی دەستڕۆیشتومان زۆرە لە هەرێمی کوردستان و ژمارەیەکی زۆر سەرمایەدارمان هەیە. بەڵام هەست بەوە دەکەن کە چەند سەرمایەداری نیشتیمانیمان هەیە کە هەست بەوە بکەن ینی ئەم ئەرکە تەنیا لەسەر حکوومەت نییە بەڵکو ئەوان کە لە هەرێمی کوردستان دەتوانن بەم شێوەیە سوودمەند بن پێویستە ئەوانیش سوودمەند بن بۆ هەرێمی کوردستان. بەڵێ طبعا دوو جۆر هەیە. خەڵکی ئێمە خەڵکێک هەیە ئەم پرۆژانە ئەنجام دەدات بەبێ ئەوەی یعنی کەس پێ بزانیت و بۆ خۆی وا هەستەکات کە کەسێک بزانیت ئەمە ئەکەویتە بابی خۆ دەرخستن و ڕیوا و ئەوانە لەبەر ئەوە حەز ناکەن زۆر پرۆژەکان باز بکرێن. بەڵام پێویستە ئەو پرۆژانە باز بکرێن و خەڵک بزانیت کە ئەو پرۆژانە دەکرێن و بە بۆچوونی من ئەمڕۆ بوویتە دیاردەیەکی بەرچاو و ڕۆژانە بوویتە کێبڕکێ کام وەبەرهێنەر بتوانین زیاتر پرۆژەی بڵێن خێرخوازی و پرۆژەی بەشدار بی لە پرۆژەکانی دروستکردنی قوتابخانە و پرۆژەی دروستکردنی پرد و پرۆژەی ئاو و ئەو پرۆژانەی کە وڵات پێویستی پێیە. چونکە لە هەموو شوێنێ ناکرێت هەر تەنها اعتماد لەسەر حکوومەت بکرێتن، تەنها حکوومەت ئەبێ هەموو کارێ بکاتن. لە هەموو وڵاتێک لە هەموو جیهان وەبەرهێنەر یان ئەوانەی کە ئیمکانیەتان هەیە ڕۆڵێکی باشیان هەیە بەشداری دەکەن لە پشتگیری کەرتی تەندروستی، کەرتی خوێندن، زۆربەی کەرتەکان ڕۆلیان هەیە. کەواتە ئێستا بەرەو پێشچوونەوەی کە ڕاستەکەی ئەوەت گوت پێشترێمە هەر بەرگوێمان دەکەوت کە مزگەوت دروست دەکرێت وەکو کارێکی خێرخوازی سیر دەکرا. ئێستا بوارەکانی دیکەش زۆر گرتوتەوە بەرفراوان بووە. ئەمڕۆ زۆر ینی بەڕاستی خاستن لەناو ئێمەمانان کە وەبەرهێنەرین ئەمڕۆ من دەتوانم وەکو باسم کرد کێبڕکێ هەیە کێ بتوانیتن لە بوارێکی نوێ مەسەن لە ئەمڕۆ
قوتابخانەیەک سوبەی لە بنکەیەک تەندروستی دووسبەی لە دروستکردنی پردێک ڕێگایەک لە بوو لادەیەکان لە بوو دروستکردنی پرۆژەیەکی ئاو لە بوو دەیەکان ئەمانە هەموو لە بەرنامەی وەبەرهێنەرانە کە بتوانن بەشداری بکەن و هاوکاری حکوومەت بکەن و ئەمە کە بە ئەرکی خۆمان دەزانن هیچ منەتی تێدا نییە ئەمە کەمترین کارەکە بکەن بەرامبەر ملەتەکەمان. باشە دەستان خۆش بە کاک ئەحمەد لە ڕابردوو لە ماوەی دوو مانگی ڕابردوو بوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزلێنانی بەخشی بە و سەد وەبەرهێنەرە. ئەمە تا چەند بووە هاندانێک بۆ ئەوەی کە ئێستایدی وەبەرهێنەرانی دیکەش بیانەوە بێنە پێشەوە کاری خێرخوازی بکەن؟ طبعا ئەمە شتێکی زۆر من پێشتریش لە لقای باسم کرد کە ئەمە دوو ڕووی هەبوو. یەکەمیان بۆمان دەرچووکە خەڵکێکی زۆر هەیە کە ئەم پرۆژانە ئەنجام دەدات و خێرمەندێکی زۆرمان هەیە. دووەمیان ئەوە بوو کە حکوومەت تەقدیری ئەم کارەی کرد کە ئەم کارەی بە بەرز ینی ئەوە کرد. ئەمە کارێکی گرنگ بوو کە ڕێزلێنانی سەرۆکی حکوومەت لە بۆ ئەم کارانە و وەبەرهێنەر خەڵکی وا لێناو بوو مەسەڵەن بوو نمونە ئافرەتێکمان بینی کە پارچە زەویەکی هەبوو کە پێشکەشی کردبوو لە بۆ پرۆژەیەکی کتێبخانەیەک مەسەڵەن ئەوە لە هەولێر مەسەڵەن ئەمە ڕۆیدا یان مەسەڵەن بنکەیەکی تەندروستی یان پرۆژەی تر بەڕاستی ئەم شتانە پێشتر خەڵک پێ نەدەزانین بەڵام لەم بڵێن ڕێوڕەسمە خەڵکێکی زۆرمان بوو دەرچوو کە پرۆژەی چاک ئەنجام دەدات و لەلایەن حکوومەتەوە ڕێزیان لێ دەگیرێت. ئەمە کارێکی لە هەنگاوێکی زۆر بەرچاو بوو. مادوونە بن و نمونەتان هەر زۆر بێ بەڕێز ئەحمەد ڕێکانی سەرۆکی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان. زۆر سپاس بە ئامادەبوونت. سپاس بێەوە. دەست خۆش.